بناوی خۆی بەخشندەی مهرەبان خۆشەویستەکانم لە حەدیثی صحیح هاتووە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ دخلت امرأة النار في هرة ئەفەرمێ ئافرەتێک خوای تەعالا ئەیخاتە ئاگری جەهەنەمەوە بەهۆی پشیلەیەکەوە. باش تەنبیه بخەنە سەر ئەم خاڵە کە زۆر گرنگە. خوای تەعالا ئافرەتێک ئەخاتە جەهەنەمەوە بەهۆی پشیلەیەکەوە. بۆ ربطتها بەستیەوەی فلم تطعمها ولم تسقها، فەرمووی بەستیەوەی نە خواردنی پێدا نەش خواردنەوەی پێدا و نەش یەڵای بەرەڵای کرد، یعنی بەریدا تا خۆی بڕوا خواردن و خواردنەوە بۆ خۆی پێیاکە تاوەکو مرد. خوای تەعالا بەهۆی ئەو پشیلەوە خوای تەعالا لەو ئافرەتە تووڕە بێ و ئیخاتە ئاگری جەهەنەمەوە. تەماشاکە خۆشەویستەکانم، زوڵم چەند خەتەرە، ستەم چەند خەتەرە. ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ. یعنی بیری لێ بکەرەوە پشیلەیەک دەیبێت تۆ مرۆڤێک تعزیب بدەی، مرۆڤێک ئازار بدەی، مرۆڤێک بکوژی، یان وەکو ڕزقی مرۆڤێک بگریتەوە، یان ڕزقی ملەتێک بگریتەوە. یعنی بیری لێ بکەرەوە مەسئلەکە زۆر قورسە، زۆر. یعنی ئەو کەسانی کە زوڵمەکەن ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان بێ. بەهۆی پشیلەیەوەکەوە سەیرەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە ئەچێتە ئاگری جەهەنەمەوە بەهۆی پشیلەیەکەوە. دەی ئەگەر مرۆڤێک بێ ئەوە لە جاتی ئەو پشیلەیە، لە جاتی مرۆڤی ئەگەر دەیەها و بەڵکو سەدەها و بەڵکو هەزارها و هەیە ملیۆنێک و چەند ملیۆنێک خەڵک عەزابەدا و تەعزیبەدا و تووشی ئەشکەنجە و ئازاریان ئەدا. یعنی بیری لێ بکەرەوە کە ئەو حاڵەیە لە غەزەر ڕۆدا، یان بیری لێ بکەرەوە کە ئەو زروفەی کە ئەمڕۆ بەسەر خۆمانە دێ و کە ئاوا موچەی ئەو خەڵکە و ڕزقی ئەو خەڵکانە بڕیە، ئەبێ ئەوانە چەند تاوانبار بن کە هۆکاری ئاون